ئێتر چووە دەرەوە هاتە ژووری ئەگریا وتی ئەوە چییە؟ وتی وەڵای من نازانم تۆ دڵێ بەردە دڵێ وتم چی بۆ؟ وتی وەڵای وەرە سیرکە وتم چییە؟ دکتۆر ئێرە بەڵێ چەند تەرمێ تەشریح کردو لەسەر ئەمانە؟ وەڵایی هیچ حساب کردەوە؟ ژمارە بە ژمارە ناتوانم بەڵام ئەتوانم بڵێم سەر و 7000 سەر 7000 بەڵێ یعنی بزەبە بڵێم 7300 ئەوەنە نە چکەوە ئەم ساڵم من نەکردەوە بەڵام خۆم لە ینی خۆمە داتانی کە بۆ خۆم نووسی و تۆمار کردووە سەر و 7000 تەرمە متاسە یەک تەرمم بینیەوە تا لەو لایەوە نارە سەیری و لایەکەم ئەوەشە بێت ئەوەشە بۆ تۆ ئاساییە بڵێ کاک دکتۆر چ شتێک کە زۆر ئازاری یاویت بۆ مەکەت کەیسێکە بینی بێتاقەت بوو بی پێی وەڵی خەیاڵە لا نەچێ ڕۆژێکیان مناڵێکیان هێنا بوو کابرایەک لە بەردەمی ئەو دەرگایە ئەگریا ئێتر منیش هاوڕێیەکی دێرینم هەیە ناوبەناو ئێوارانی سەرم لێیە نیۆڕانسی سەرم لێیە ئێتر چووە دەرەوە هاتە ژووری ئەگریا وتی ئەوە چییە؟ وتی وەڵای من نازانم تۆ دڵێ بەردە دڵێ وتم چی بۆ؟ وتی وەڵای وەرە سیرکە وتم چییە؟ وتی ئەو پیاوە کوڕێکی هەیە 12 ساڵە کوڕەکە وتی قسە دوانم قسەم لەگەڵا کرد ئەم کوڕە معیشەت بۆ ئەم ماڵە دابینەکە ئیتر سیارەیە هاتۆ بە سەریعی لێ یاوە کوشتێتی و بەجێ شێشتووە ئیتر باوکە وتی من زۆر ئیلحاحم کرد لەگەڵیا بۆ ئەوەی شتێک یاربەتی بەم وتی هەر قبوڵی نەکرد وتی بەس لاوانەوەکەی کە بڵین چێ داشدارمان بێ چێ سەرچاوی معیشەتمان بێ کوڕە گەورەکەم وتی زۆر ئازاریە بالفعل کە هاتم هەر ئەوە زۆر ناخۆش بوو ئیتر ئەوە زۆر ناخۆشە مەسەن ئەوانەی شەهیدەکان هەر ئازارێکی زۆردایە ئەو حاڵەتانی کە هەستەکەی کەسەکە بەناحەقیا بە غەدر کۆتایی بە ژیانی هێنراوە هەر زۆر ناخۆشە ئەوانە ئینجا باگراوندی ئەو پێشینی ڕووداوەکان خۆی خودی ئەوانە ئازاربەخشن بۆ ئێمە